کۆمەڵێک ژن لەسەر فەرعێکا لەسەر کۆڵانەکەوە سابوون لەگەڵ ئیبراهیم و تیمەکەیان ڕۆشتین بۆ لایەن ژنی بەتەمەند بوون باشە هەر بەجلی ماڵەوە بەڵام چەقەکانیان لە شانیان بوو بەشێکشیانەوە یەک سیارە تێنە دەپەڕی لە کۆڵانەکانەوە ئەگەر ڕێی لێ نەگرن و پرسیاری لێ نەکەن بۆ کوێ دەڕۆی بە سادەیی نەفیرعام بۆ بینەرای 1964 کەمەوە چکە ئێمە بە چاوی خۆمان لەوێ بینیمان وریا تەسەور ناکەی کە شەوان ئیتر سەر لە ئێوارە لە کاتژمێر شەشەوە کە شەو داهات لە شار لە قامیشلۆ لە عامودا لە دێرک لە دربەسپی لە حەسەکە یعنی لەو شارانە کە ئێوارە داهات هەموو کەش و هەواکە بەجارێ ئەگۆڕێ یعنی خۆیانواتنی مۆراڵی کوردایەتی بە تەواتی بەرزەبێتەوە دەپرسی دەیگوت مۆراڵم هەزارە مۆراڵم هەزارە یعنی پێتم وت لەسەرەتاوە سەرڕای ئەو دۆخە سەختەی کە تێیدان چێج کەش و هەوا جیاوازەکە و نەفیر عامەکە ڕاگەیەنراوە لەسەر هەموو کوچە و کۆڵانێک لەسەر هەموو کۆڵانێک نەک گەڕک لەسەر کۆڵانەکانی هەموو گەڕکێک تایە ئەهێنن دەیسووتێنن کە ئیتر تاریک داهات گەنج کورە هەندێک جار منداڵ ژنی بەتەمەن یعنی پیاوی پیر چەکیان هەڵگرتووە و بە دەوری ئەو ئاگرەدا وەستاون ئەمە هەتاوەکوکەی هەتاوەکو حوتی بەیانی لەبەردەم ماڵ و گەڕەکانی لە بەردەم ماڵ و گەڕەکانی خۆیانە لەسەر فەرعەکانیان یعنی ئەمە دەبینی دەڵێ بە هیچ هێزێکی دنیا ناتوانێت تۆ ئەم شارە داگیر بکەیت ناتوانانی ئەم ناوچەیە داگیر بکەیت کە ئەمە ڕۆحێتی گەنجت بێ کە ئەمە ڕۆحێتی ژنت بێ بە چەکێکەوە بەو بەر سەرمایەوە ینی سەرما زۆر بووریە تەفت شەوان ئەمەگەشتە ژێر سفرەوە ئەمە گەر بۆ خەڵکی ئەوێ وا بێ بۆ ئەو ئاوارانی کە ینی بە شوێنەکانی ترەوە من دۆخەکان لێدوانی ڕێکخراوەکان خێرخوازیەکان کە ئاماریان لەلات بوو لەوێ وەرم گرت بۆ مەسلەی ئاوارە تەنها لە قامیشلۆ و دەوروبەری 150,000 ئاوارە هاتبوون لە ئەفرین و تەبقە و ڕقە و ئەو شوێنانەوە یعنی ئەم خەڵکە سەرباری ئەو هەموو ئاوارەیە کە لە شارەکەیانان سەرباری ئەو دۆخە ناهەموارەی کە لە گوندەکانی دەوروبەر شەڕ بوو لە بەری پێشەوەی حەسەکە هەندێک جار شەڕ ڕوویەدا بەڵام ئەم هیممەتە لەکوێوە هاتووە ئەم بڕوا پۆڵاینە لەکوێوە هاتووە کە تۆ تاوەکو بەیانی بەچەکەوە لەسەر کۆڵانەکان هاتووە حرەسیات بگری بۆیە دەیانوت هیچ کەس خەمی نەبێ یعنی کاریگەرترین لێدوان کە من وەرم گردەوە جگەلەوەی و گەنجانە زۆر مۆڵانیان بەرز بوو لە کۆمەڵێک ژن لەسەر فەرعێکا لەسەر کۆڵانەکەوە سابوون لەگەڵ ئیبراهیم و تیمەکەیان ڕۆشتین بۆ لایەن ژنی بەتەمەند بوون باشە هەر بەجلی ماڵەوە بەڵام چەقەکانیان لە شانیان بوو بەشێکشیانەوە یەک سیارە تێنە دەپەڕی لە کۆڵانەکانەوە ئەگەر ڕێی لێ نەگرن و پرسیاری لێ نەکەن بۆ کوێ دەڕۆی یعنی ئەمەم بینی وتم ئەمەم بەڕاستی بڕوان ناکەم نەک هێزەکە و چەتەکانی شەرع هیچ هێزێکی دنیا بتوانێت ئیرادەی ئەم خەڵکە بشکێنێت و بێتە ناو شارەکانیانە وەکو ئەوەی کە جەنەڕاڵ مەزلوم عەبدی وتی بە هیچ شێوەیە ناوچە کوردەکان هێڵی سوورە یعنی بۆ نمونە کۆبانێ دێرە زور و ڕقە نییە ئێمە بە ئاسانی بدێن دەسیوە ئەمە بڕوات هەبێ بەشێکی ئەو قسەیە لە مۆراڵ و بەهێزی و ورەی خەڵکەکەوەیە دێت بۆیە خەڵکەکە لە نەفیر عام ڕاگەیەنراوە بە 100 قاتەوە جێبەجێیان کردووە و لە ئامادە باشی